لیارەکانی قۆناغی 16 جامی هەرێمی کوردستان هەندرێن لەسەر یاریگای خۆی میوانداری 4 قوڕنەی کرد. لاخولەکی 20 بە ئەسیستی ئەحمەد سەلاح محەممەد هاوار بە لێدانی سەربەربەستی یەکسانی شکاند و هەندرێنی بە گۆڵ یەکەم پێشخست. دوای حوت خولەکەمان یاریزان و بە هەمان شێواز بە ئەسیستی محەممەد شێرزاد گۆڵی دۆمیشی بۆ هەندرێن زیاد کرد. لە خولەکی 32 ئاکۆ عوزێر با گۆڵی سێم ئەرچی 4 قوڕنەی قوڕستر کرد. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم ئاکۆ گۆڵی دووەمی خۆی و چوارەمی یانەکەی بە لێدانێکی موشک ئاسا تۆمار کرد. لە نیوەی دۆمیش هەندرێن باڵا دەست بوو چەندین دەرفەتی ئاسانی بۆ ڕەخسا ئەنجامەکە گەورەتر بکات. با پێچەوانەوە 4 قوڕنا لە خولەکی 65 لە ڕێگای گەیلان بڕهان بە گۆڵ یەکەم گەیشت. هەندرێن بەم دوو لێدانە هەوڵیدا دووبارە جیاوازەکە زیاد کاتەوە. گۆڵ پارێز و ستون بوونە بەربەست. 4 قوڕنا دوو دەرفەتی ئاسانی بۆ ڕەخسە تاوەکو گۆڵی زیاتر تۆمار بکات، بەڵام بە ئاسانی لە دەستیدان یاری بانجامی 4 گۆڵ بەرامبەر گۆڵێک بە سوودی هەندرێن بە کۆتا هات. نازم بڵم هۆکارتی یاریزانەکان سار بوونەتەوە نازم، ینی لە هیچ شتێکمان کەمێ بەستەنها ئەوەیە ڕۆحیەت لە ناوتی بەگەدانەوە بەجددی هەر بۆ خۆتانزان سەیری یاریگەکە هەموو کەس خەڵک دەزانیش نەیاریمان جوانە یعنی هیچ پێشکەش ناکەین. هەڵەو کەم و کوڕیمان زۆر ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو بەڵام بە هەندەران دەین لە خولی کوردستان ئینشاڵڵا باشتر و ئەنجامەکانیشمان باشتر دەبێت ئینشاڵڵا. وئینشاءالله ئەوە چوینە قۆناغی داهاتوو لەو یاریەوە ئینشاءالله بتوانین ئەم ئاستە بەرزە لە خولیش پەرە پێ بدەین بۆ ئەوەی لە تا دوا گەڕی خولەکە منافەسە بکەین لە خولەکە و هەروەها لە ئینشاءالله لە بەهەوڵ یاریزانەکان و دەستەی ڕاهێنەران و ئیدارەش و لە جامیش ئینشاءالله منافەسە ئەکەین تا دوا هەناسە ئینشاءالله. بەم شێوەیانی هەندرێن گەیشتە چوارەکی کۆتایی و ڕوبەڕووی براوە یاری ڕواندز و شەقڵاوە دەبێتەوە. یانەی 4 قوڕناش ماڵ ئاوایی لە جامی هەرێمی کوردستان کرد. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.